کورد بێ هاوڕێیە بەڵام شاخی هەیە ئەمە پندێکی کوردیە ملەتێکن کە تا ئێستا وڵاتێکی سەر بە خۆیانەوە نەبینیوە لە مێژوودا هەر وەکو تۆپ بالەی پێکراوە میلەتێکن بێنیشتیمان 35 میلیۆن لە هێڵی هەژاری دەژین لە تورکیا و سووریا و ئێران و عێراق لە دوای جەنگی جیهانی یەکەم لە پەیماننامەی سیڤەر بەڵێنی وڵاتی پێدرا بەڵام تا ئێستا نەبوو بە هیچ لە ساڵی هەفتەکان هێنری کیسنەر کوردەکان ئاگادار دەکاتەوە کەوا ئەمریکا و ئیسرائیل و ئێران کوردەکان بەکاردەهێنن بۆ لاوازکردنی عێراق ساڵی 1975 عێراق و ئێران لە یەکتریدا ئەمریکا پشتی لە کوردەکان کرد ئەمریکا تەنها وەکو بینەرێک سەیری دەکرد چۆن سەدام لە کوردەکانی دەدا لە ساڵی 1970 کاتی سەدام حوسێن بە چەکی شیمیاوی هەزارەها کوردی کوشت ئەمریکا بێدەنگ بوو لە جەنجی کەندا و ساڵی 1991 جۆرج بوش دیسان پەیوەندی بە کورد کرد داوای یارمەتی کرد بۆ ڕوخانی سەدام دوای ئەوەی ئەمریکا هێرش دەکاتە سەر عێراق کوێت ڕزگار دەکا سەدام لە دەسەڵات دەمینێتەوە اینجا دەستی بەتاڵ دەبێ بۆ گیانی کوردەکان لە دوای هەڵگیرساندنی جەنگی ناوخۆ لە سووریا لە ساڵی 2011 دەوڵەتی ئیسلامی بەهێز دەبێتن و ئۆباما پەیوەندی بە کوردەکان دەکا چەکدارەکانی یەپەگا بۆ ئەوەی داعش لە ناوبەرن لە ساڵی 2019 ترامپ هێزەکانی ئەمریکا لە سووریا دەچێشێتەوە و هەڵێکی باش دەبێ بۆ ئۆردوغان کە بۆ ئەوەی هەمووی ڕاماڵێ دیسان کورد بەتەنیا مایەوە